بەهۆی وشکە ساڵی ڕووبەرێکی فراوانی کێڵگە و زەویا کشتتوکاڵیەکان لە قەزای شێخان شەقی بردووە و سەوزایی و بەرهەمی کشتتوکاڵی زۆر بەکەمی دەبینرێت. قەزای شێخان کە بەشێکە لە دەشتی نێینەوە هەزاران دۆنم لە زەوی چێندرا و باگەنموڵجۆ لەخۆ دەگرێت. بەڵام ئەم ساڵ بەهۆی کەمی باران بارینەوە هەڕەشە لەسەر ئەو بەرهەمانە دروست بووە. جوتیارانیش دەڵێن لە سەدا 90 زەویەکان وشک بوون و تەنها لە سەدا 10 زەویەکان دەتوانن بە ئاوی بیر ئاو بدەن و هیچ مۆڵەتێکیشیان بۆ هەڵکەندنی بیری تر پێنەدراوە. ئەم زەویە نزیکەی 40 دۆنمە باگەنم چێندراوە وەکو دەبینن کۆتایی هاتووە هیچ سوودێکی نییە زەویەکە سوودی نەماوە تەنها بۆ لە وەڕاندنی ئاژەڵەکان دەبێت. بس الغنم تاكله. احنا عندنا هنا 90% لە سەدا 90 زەویەکانی ئێرە بەهۆی کەمی بارانبارین و نەبوونی بیرەوە وشک بوون. ئەو بیرانەی هەن تەنیا بۆ لە سەدەی زەویەکان دەبن. بۆیە جوتیاران ناتوانن ئاوی بەرهەمەکانیان بدەن. ئێستاش بەرهەمەکان ئاوایان لێهاتووە. مۆڵەتیشمان پێ نادرێت بۆ ئەوەی بیر هەڵبکەین. بالنسبة ما ينطون إجازة مال الحفر مال الآبار. تارق ماجد سەرۆکی نووسینگەی کشتتوکاڵ لە شێخان دەڵێت گوندەکانی سەر بە شێخان زۆرترین زیانیان بەرکەوتووە. يعني تقريبا الجفاف نقدر نقول 40%. دەتوانم بڵێ مشکە ساڵی لە سەدا 40 بۆ لە سەدا 50 خاکەکی گرتوێتەوە بە تایبەت گوندە عەرەبەکان. ئەو گوندانە دەکەونە بەشی باشووری شێخانەوە زۆر زیانیان بەرکەوتووە. لە کاتێکدا ڕێژەی بارانباری لەو ناچانە زۆر باش بووە. هي مضررة بشكل كبير. عێراق یەکێکە لەو وڵاتە عەرەبیانەی زۆرترین مەترسی بەهۆی گۆڕانکاری کەشوهەواوە لەسەرە. وشکە ساڵیش لە قەزای شێخان یەکێکە لە نوێترین ئاماژەکانی مەترسی گۆڕانکاری کەشوهەوا و قەیرانی ئاو لەسەر عێراق.